چیرۆکی شەڕی جەلالی و مەلایی و گرەکوێرەی دەرونی. هەڤاڵ کوێستانی لە کتێبی ئەو ڕۆژانەی نیشتیمانی هەمووان بوو دەڵێت لەگەڵ هەڵگیرساندنی شەڕی نێوان عێراق و ئێران و هەر لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکەوە گوشارە هەوایی و زەمینیەکانی ڕژێم بۆ سەرهێزی پێشمەرگە بەڕادەیەکی بەرچاو کەمیان کرد و چالاکیەکانی پێشمەرگەش هەڵکشانی زۆریان بە خۆیانەوە بینی. درێژەکێشان و پەرەسەندنی شەڕەکە و سەرقاڵبوونی هەردوو لا بە یەکتریەوە زەمینەیەکی لەباری بۆ پێشمەرگە و هێزە کوردیەکان ڕەخساند کە بکەونە خۆیان و بە یەکگرتوویەوە هەنگاو بۆ ئازادیەکی سەرتاسەری بنێن. ئێمە دەبوایە بەهاتنە پێشەوەی ئەو دۆخە لەبارەی کە بۆمان ڕەخسا بوو هەوڵمان بدایە کە پەیوەندی نێوانمان چاک بکەین و بیرمان لە وەستاندنی شەڕی ناوخۆ بکردایەتەوە و بەرەیەکی نیشتیمانی فراوانمان بۆ یەکخستنی هێز و توانای هەموو لایەنە کوردیەکان دروست کردبا و بەرنامەیەکی ناتەوەییمان داڕشتبا، چونکە هەنگاونان بۆ بابەتێکی ئاوا گرنگ پێویستی بە یەکڕیزی و تەبایی هێزە کوردیەکانە، ئەو تەباییەی کە هەرگیز بوونی نەبوو. تا دێ شەڕەکەی ئەوان گەرمترە بێ و یەکێتی ژێزەکانی بەرەو قوڵایی زیاتر دەبات. قیادەی موەقەتەش لە دیوی ئێرانەوە چەند شوێنێک داگیر دەکا و ئێمەش بە شەڕ لێیان وەردەگرینەوە. ئێمە ئەوان بە مەقاشی دەستی داگیرکەر و باتێکدەری شۆڕش و ئەوانیش ئێمە بە جەلالی و بابەشێک لە بەرنامەی بەعز وێنا دەکەن. ئەوان لە دیدی ئێمەدا ئەو قوفڵە ژەنگاویان کە دەرگای سەر ئاسۆی ئازادیان کۆڵم داوە و شکاندنی بە ئەرکی نەتەوایەتی خۆمان دەزانی. ئەوانیش ئێمە بەڕێگر لا بەردەم گێڕانەوەی پیرۆزیەکانی پێشووی خۆیاندا دەبین و لە ناوبردنمان با بەدیهێنانی یەکێک لە ئامانجەکانی شۆڕشی ئەیلول دادەنێت. ئێمە شۆڕشی نوێ ڕادەگەێنین و ئەوانی شۆڕشی گوڵان. ئێمە ئەمانەمان ناو نابوو شۆڕش و نەمانەبینی کە ئەمە بێت لە تۆڵە سەندەوەیەکی لاوەکی و شەڕی دوولایەنە هیچی تر نییە. جەلالیەت گرێکی دەرونیە لای مام جەلال و ئاشبەتاڵیش لای ماڵی مەلا مستەفا گرێیەکە و هەر لایە و کردنەوەی ئەم گرێیە با تێکشاندنی ئەوانی تر ئەبینێت. لێرەوە هەوڵی هەردوولا بۆ سڕینەوەی یەکتری دەست پێکات و مام جەلال و ماڵی بارزانی هەمان ململانەی جارانی جەلالی و مەلایی بۆ ناو شۆڕشی نوێ و شۆڕشی گوڵان دەگوازنەوە و بە هەمان کۆنە شمشێری ژەنگاوی جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد دەکەن بە دوولەتەوە و هەر لەتەو هەموو هەوڵ و توانای خۆی بۆ سڕینەوەی لە تەکەی تر تەرخانەکات. سڕینەوە و لە ناوبردننی یەکتر ئەبێتە ئامانجێکی باڵا لە لای هەردوولا، ئامانجێک باڵاتر لە هەموو ئەو گیانانەی کە بۆ ئازادی نیشتیمان شەهید بوون و بوونە قوربانی، ئامانجێک باڵاتر لە خۆشەویستی نیشتیمان و تێکۆشان بۆ ئازادکردنی، ئامانجێک باڵاتر لە خوێنی تاکەکانی نیشتیمان. بەو شێوەیە شەڕی ئێران و عێراق بەردەوام دەبێت و ئێمەش بەردەوام ئەبین لا سڕینەوەی یەکتری، ئەو سڕینەوەیی کە تاکو ئێستا بەردەوامە و هەرچی نەهامەتی و نەداری و کارەساتە کە بەسەر ئەم میلەتەدا دێت بەهۆی شەڕی نێوان ئەو دوو بنەماڵەیەیە کە چەندەیەیەکە بەردەوامن لە بەکارهێنانی داهات و سەرۆت و سامانی ئەم وڵاتە بۆ سڕینەوە و لە ناوبردننی یەکتری. ئەوەی لەم نێوەندەشدا بۆتە قوربانی هاوڵاتی ئەم نیشتیمانەیە کە بەهۆی ئەمانەوە شتێک بە ناوی هەستی نیشتیمانی و نیشتیمان پەروەری نەماوە و لای گەنجەکانی جێهێشتنی وڵات و خنکان لە دەریای ئیجەدا بە ژیان لەم سەنگەرە گەورەی ئەم دەسەڵاتدارانەدا با باشتر ئەزانن.